سڵاوی کامەران حاج عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە سلێمانی و بە دوواداچوون لەسەر کەیسێکی هەستیار دەکەین ئەوەش ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانە کە باس لە زۆربوونی توندوتیژی ئافرەتان بەرامبەر بە پیاوان دەکات دەڵێن لە ماوەی ڕابردوودا بەهۆی توندوتیژیەکانەوە بەهۆی مامەڵەی خراپی ئافرەتانەوە بەرامبەر بە هاوسەرەکانیان پیاوان 91 پیاو لە سەرانسەری هەرێمی کوردستان خۆی کوشتووە بەشێکی زۆر لەو پیاوانەش کە لە نێو هەرێمی کوردستان دەژین توندوتیژیەکان بە شێوەیەک بۆ توندوتیژی جەستەیی توندوتیژی سێکسی تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی پیاوەکە لە ماڵەکانی خۆشیان دەربکرێن ئێمە هاتوین بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین و قوربانیەکان و وەشایەت حاڵەکانی ئەم ڕووداوانە دەخەینەوە. ماندوو نەبی بێەوەی بسپاس دەکەم جێبیستی ئەوە بووی دەڵێن ئافرەتانش ئێستا فێربوونە غەدر لە پیاوان بکەن بەڵێ چۆنی لێ تێدەگەی ئەمە دیعاەیە یان ڕاستیە وڵا ڕاستیە ڕاستیە بەڵێ چۆن ینی چیت بینیوە وڵی نەمبینیوە بەس بیستومە باشە ئەی بۆ دڵنیای کە ڕاستیە ئێستا ئافرەتێک جێی لە ئێمە بێ دەڵێ ئافرەتی بەستە زمان چییە هەر پیاوانن غەدر لە ئافرەتان دەکەن دەمان کوژن دەمان چەوسێنەوە پارەمان نادەنێ چوزانم ئەو قسانە دەکەن وڵا پیاوی ژەیە غەدر لە ئافرەت دەکا بەڵام ئافرەتی ژێ غەدر لە پیاوەکە بەڵام ڕێژەی پیا و زیاترە کە غەدر لە ئافرەت دەکا یعنی ڕێژەی ئافرەت کەمترە بۆ غەدرکردن لە پیاو لە زمانی بۆ جێبیستیەوە ژنێک لە پیاوێک بدە نەوەڵە نەبووە باشە ئێستا دەمەتەعی پیا بووە دائیمەن پیا و بەهێزتر بەڵێ ینی پیا و غەدری ناغەدریشی نەکردووە غەدری نەکردووە نەوەڵا غەدری نەکردوە بەسەر هێناوە ئیجازە نێنانێتەوە شتێکی سەرعیە بابێ احتیادیە هەروە کە قەراریاوەتەوە باشە ئێستا دەڵێن 91 پیا و خۆی کوشتووە لە خەفەتی ژنەکانی ڕازەکەن باشە چی تێدەگەی لەم بابەت وەڵی من ئەڵێم باژنی ئەوە دەداخی ژنەکە و دەسەڵاتی بێدەسەڵاتە و ئەگەلەیە حکوومەت دەیگرێ و ئەگەلێش ئەوە ژنەکە زار بووە بەسەر پیاوەکە پێم بڵێ ئێستا پێکەوە ژیان دروستکردنی ینی هاوسەری خێزان لەسەر چ بنەمایەکە خۆشەویستیان مادیە یان بێ خۆشەویستی بەڵام هەستی زۆری هەیە بۆ مادیە باش ئێستا ڕێژەی تەلاق زیاد بووە ئەوەی کە هاتۆتە سەری زیاد بووە دەڵێن پیاوش گلەیە دەڵێ ژنەکانمان نێمان تر هەیە بیستومە ینی ئەراوەڵاشتی وا هەیە بەس چۆن توندوتیژی ژن چۆن بەرامبەر وڵایتە بڵێ مشی ئەبێ هەبێ ئەدی ناڵێن پیاو بەهێزە و هێزی هەیە وڵا هەیە پیا تەمان پیا بەهێزترەوە پێت وایە ئێستا زەواز ئەوەی کە دروست دەکرێت پرۆسی هاوسەرگیری لەسەر چ بنەمایە کە دروستە یان ئێمە بە هەڵەدا دەڕۆین بە هەڵەدا دەڕۆین لەبەرەوەی ئەوەندە جیابوونەوە هەیە زەواجی تەواو نییە چوە لە ئافرەتێک دەکات لە پیاو بدە پێت وایە غەدری پیاوەکە بێ لەوەیە لە هەردوو لاوە بێت هەردوو لاوە بەڵێ پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا کە زیاتر پیاوان خیانەت لە ئافرەتان بکەن ئێستا جێویست بووینە ئافرەتش خیانەت لە پیاو دەکە ئەمە بوو زۆر بەیەگەڕێت بۆ مادی زۆر بێ بەڵام لە ڕابردوودا خەڵک فەقیریش بووە بەڵام ئەوەندە نەگەیشتۆتە حدێک ژنێک شەقێک لە پیاوێک بدە خراو زمانەیە سەفەرقی باشە تۆ پرۆسی زەوات چۆن دەبینی وەکو گەنجێ زۆر بە باشی بینم ینی پێت باشە گەنج و ژیان دروست بکە وەڵا لە 18 ساڵی زەواجە زۆر باشترە زۆر ناترسێ لەوەی لە کۆتایی تەمەەن ئافرەتەکە لێت هەڵگەڕێتەوە تون و تیژ بێ لەگەڵت گەنج هەتا گەنج کەوتووە لە کەسێک بۆ کەسێک تێگەیشتنت سەبارەت بە تونتیژی ژنان بەرامبەر بە پیاوان بۆ ئەمە ئەگەرێتەوە بۆ تەبیعەتی کۆمەڵگاکەمان تاکی کوردی بە عام تاکێکی تەبیعەت توندە تەبیعەت داخراوە زۆر عەسەبیە بێ پشو درێژ نییە ئەمە ژەگەڕێتەوە بۆ تربیەتی قۆناغەکانی خوێنی سەرەتایی و ناوەندی تا گاتە کاتی باشە لە ڕابردوو هەر پیا و جێبیست بووینە غەدر لە ئافرەت بکە بەڵام ئێستا باسی خیانەی زەوجی دەکرێت ژن خیانەت لە پیاو دەکات ئەمە بۆ بڵێ
ئێمە چەند قسمێکمان هەیە لە ئافرەتان کە کۆمەلگای سەرمایهداری ئەم جۆرە قسمانەی بۆ بەرهەمهێناوین قسمێکیان خاوەن تربیەتێکی باشن شتیان پێ عیبە ئەمانە کێشەشیان بۆ دروست بێ کێشەکان چارەسەرەکەن بە عەقڵ و بە تربیەتی خۆیان. یەکێکی دیکەی قوربانی باسدەوە دەکات کە بۆتە قوربانی خێزانەکەی بۆتە قوربانی کە سوکاری خێزانەکەی ئەو دەڵێ خێزانەکەم غەدرم لێ دەکا کە سوکاری خێزانەکەم غەدرم لێ دەکا دادگاش بە شێوەیەک لە شێوەکان پارێزگاری لە ئەو دەکا دەڵێ زۆر هەست بە بێکەس ینی بێکەسی خۆم دەکەم قسە دەکا دەڵێ مردنم پێ باشترە لەو ژیانێکی ئێستا من دەژین ژیانێکی کوورەمەرگی ینی ئافرەتێک کە چەندین ساڵە ژیانم لەگەڵ بردۆ دەسەر پێم بڵێ چەند ساڵ تۆ لەگەڵ خێزانەکە ژیانت دروست کرد چەند ساڵان منوە بۆ 19 ساڵ 20 ساڵە چێت 19 ساڵ 20 ساڵ باشە بۆ ئەوەندە بێزاری دەڵێ هەموو قەدرم لێ دەکەن دەبێت تۆ خۆت خراپ نەبیە تاوان قەدر لێ واللهی غەدرەکە تەقەنەمە کێشەی خێزانی لە هەموو خێزانەکانە کێشە هەیە وردە کێشەی خێزانی هەیە من کێشەی خێزانەکانی من زیادبوون سادبوونەوەی ژن و مێردایەتی بوو ئەم سادبوونەوەی ژن و مێردایەتیە وای کرد کە ئەو بێڕێزی بکە بەرامبەرم بموو بغزێنێ وەزائیدەن تەداخلاتی براوکانی و خوشک و دایکی هاتە ناو کێشەکەمەوە ئێوارەیەکیان دەرگاکەی داخستە بوو چل وەرەقەی بردبوو چ بۆ ماڵی باوکی و چەندین مەجلیسم نادووە پیا بۆ نردنەوەی کلیلەکان من لە بەردادگا دەرگاکەم نشکارێ پارەی بردووی بەڵێ چل وەرەقەشی برد چل وەرەقەی بەڵێ دەرگای چی داخستووە دەرگای خانووەکەی خۆم یانی دەرگای ماڵی خۆت تاپۆتە لە تەملیکە بەنای خۆتە بەناو ئەو کەسەوەیە کە لێم کڕیوە ئەو کەسەکە لە عقدەکەی بەناوەیە مەخسە بەناو ئەوەیە تەملیکە نەکراوە باشە کەوایە تۆ کڕیوتە خانی بەڵێ خۆم کڕیمە ئێستا تۆ دەرکراوی لە دەرکراوم بڵێ بە پارەی کرێکاری بەتەنها هەودەیەکە ژیم لەمدا سەر منداڵیشت هەیە چوام مناڵم هەیە فرمێسکی دنیاشم بۆ ڕشتن بۆ مناڵەکان نەیشیان نێڵا ببینم چەند کوڕ و چەند کچە سێ کچ و کوڕێکە سێ کچ و یەک کوڕ یەک کوڕ کوڕەکەمیشان گاڵتاوە گوێن بەخۆی هەمووی بە بەڵگە و بە سیدی و بە سەوت گوێن گوێن بە قەبری دایکم باشە باشە یەک دقە جانەکەم بە قوربانت بوو تۆ خێزانەکەت لەگەڵ تۆ نییە گریمان لەگەڵ تۆ ناگونجێ منداڵەکە بۆ لە تۆ دروست بووە بۆ مناڵەکانی فەنێکی ئەو ژنبرایەکیان 14 ساڵە لە ئەوروپا ئەخوێنێ فەنێکی عقلی ئەوەی پیا کردووە مناڵەکانی گۆش کردووە باشە بەڵام ئێستا خێزانەکە جێی لە گفتگۆی ئێمە بێ دەڵێ کوورە کاکە کامەران باوڕی پێمە کامە غەدری لە من کردووە لی داوم تێ هەڵداوم پارەم ناداتێ وایە ڕەنگە ئافرەتیش ئەو چەکانە بەکارێنێ بە قابلە بێڵە چی ئەوە چەکانە یعنی تۆ هات کردووە یان بەس قسەیە بەس قسەیە بەڵام ئەو چەکانە بەکارێنێ دایمە ئافرەت دەڵێ نامژیێنێ و سیلێ ڕەحم بەجێنێڵە من خانوم هەبووە لە سلێمانی بە پیلان شەوێک هات نەسەرم خانوەکان پێفرۆشم بردمیانە ئەو ناوچەیە کە عەلبەتە ناوچەی خۆیانی لێیە بردمیانە ئەوێ و بە پیلانیش دەرکردنەکەم ینی دەستگرتن بەسەر خانوەکەشما بە پیلان بوو باشە تۆ لەم وڵاتە حاکمەیە کاکە محکەمەیە لەم سلێمانی گەورە محکەمەی گەورەیە دایان حاکم بەڕێزەکەم ئەمانەوە حەقیقەتەکە بەلان نەبێت مەقصەد دەعوایەکی کردووە ئەو دەعوایە نووسیوێتی بۆ بەڕێز دادوەر من کە هاوسەری فڵان کەسم بەبێ هیچ پاساوێکی شەرعی و ڕەوا هیجرەتی کردووە جێیەشن داوا جیاببوونەوەکەم من هیجرەتم نەکردووە تۆ هاتووی بە خۆت و براکان و دایک خانوەکەت داگیر کردووە چەند ساڵە و کێشەیە 5 ساڵە 5 ساڵ باشە ئێستا گەیشتێ چ مەرحەلەک ئێستا لە مەرحەلەی ئەوە جادوو ئەوە کە شاهیدەکانم بان کرد و پیاوەڕسپەکان حاکم داوای کرد ئەو پیاوەڕسپانە کە من ماڵم مەچێنێڵاوە بەڵکو ئەوان ڕازی نەبوون بڕۆمە ماڵەوە حاکم و دۆسەیە کە ئەوی بەدرۆختۆ دایکرد هاوکاریەکەن دەربەدەرەکە بۆ منم باج ئێستا دەربەدەر بووی 5 ساڵە چاوەڕی چی دەکەیت چارەسەر چۆن دەبینی منداڵەکانت نابینم بێتاقەتم جەرگ من خانوو داگیر کرا خاکون داگیر کراوە باشە ئێستا داوا چی ینی تۆ پێت وایە داوا ئەەکەم لە دادگا بێ یەکلایم کاتەوە من چی بکەم وەڵڵا ئەگە ژنی دووەمیش بێنی خۆدادگا دوای هەر تۆ تۆمەتبارەکە من ژنیشم ئەو سەبر و ئارامیمە گرتووە لەبەر ئەوەی لە دادگا و قانونەکەی ئێرەیە ژنیشم نێناوە تۆکە لەگەڵ یا بشی 4 ساڵێکیش پیرە مەکەم بەسەر جادانی کێ من بەخێڵکە دوایە چی لەگەڵ کیا بشی یعنی حاکم بێ خۆی بێ بڵە بڕۆکاکە یەک جار ئەم بۆ سکاڵە ناکەیت کردومە 50 سکاڵام کردووە برازەکەم سکاڵام کردو داوای تالاقەکە بۆ تەلاقیش نایە محامێک